ڕۆژی گیانی دەرمانسازانە بە تایبەتی بابەتی دەرمانسازی و پزیشکانی دەرمانساز ئەمڕۆ چالاکی جۆراوجۆر لە سەرانسەری جیهان بەڕێواچێت هاوکارمان لانە لە نێو زانکۆی کۆمارە لەوێ ئەمڕۆ سیمینار و چالاکی جۆراوجۆر لەسەر ڕۆژی گیانی دەرمانسازی بەڕێواچێت ئەم دەرفەتی کامانە ئەیقۆزینەوە بۆی کە بابزانین ئاستی پزیشکانی دەرمانساز لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە کێشەی دەرمان و قەیرانی دەرمان لە هەرێمی کوردستان چۆنە مرۆڤ ئێمە چەند هۆشیارە بەرامبەر بە دەرمان ئەمانە کۆمەڵک پرسیار بۆ لانە بەجێ دێڵم لانە سڵاو لەبێ و دێنە لای تۆ. بەڵێ ئاری سلااو لە تۆ سلااو لە سەحەر سلااو لە تەواوی بینەرانمان کە ئێستا بینەری شاشە جوانەکەی کورساتن وەکو تۆ باست لێەوە کرد ئەمڕۆ 25 جینۆ لە سەرانسەری گیانە بە ڕۆژی گیانی پزیشکی دەرمانسازدانراوە لێرەوە من پیرۆزبای خۆم ئاراستەی سەرجەم پزیشکانی دەرمانسازەکەم بەبێ جیاوازی و پزیشکانی دەرمانسازی کوردیش بە تایبەتتر بگومان لێرە ئەمڕۆ لە زانکۆی کۆمار لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پزیشکی دەرمانسازە هەولیان ناوە ئەم ساڵ جیاوازتر ئەم یادە بکەنەوە لە ڕێگای سیمپۆزیۆم و پانێڵەوە هەوڵ بن ئەم یادە بکەنەوە هەروە دواتریش چەند چالایەکێکی تریان هەیە بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی کە من باشتر زانیاری وەرگرم لەسەر ئەوەی کە بابزانم یادکردنەوەی ئەم ڕۆژانە بۆ لە نێو زانکۆکانە چ گرنگیەکی خۆی هەیە بۆ خوێندکاران بۆ پزیشکانی دەرمانساز بە شێوازێکی گشتی ئەیانوێت لە ڕێگەی ئەم چالاکیانەوە چ ئامانجێک بگەێنن بە خوێندکارانی نێو زانکۆی کۆمار و دواتریش لەگەڵ میوانە بەڕێزەکانە باز لە ئەو کێشۆگیر و گرفتاناکەین کە لە دەرمانە هەیە و هەروە باز لە ئاستی هۆشیاری هاوڵاتیان و کۆمەڵک بابەتی ترەکەین بۆیە ئێستا بۆی کە قسە لەسەر ناوڕۆکی ئەم چالاکی ئەمڕۆ بکەم کە تایبەتە بە ڕۆژی جیهانی پزیشکانی دەرمانساز لەگە زۆر بەڕێزمان مستابڕوا عوسمان کە بەڕێزیان ڕێخەری پەیوەندیەکانن لە زانکۆی کۆمار باشتر قسەم لەسەر ئەم بابەتە بۆ کاما مستابڕوا سڵاو لەبێ ئەم کاتە و باش ئەمڕۆ 25 جینۆ ڕۆژی جیهانی پزیشکانی دەرمانسازە ئێوە بۆچی لە نێو زانکۆی کۆمارە ویستوتانە ئەم یادە بکەنەوە. زۆر سپاس سەرەتا بە خێراتتانەکەین وەک دەزانن ئەمڕۆ ڕۆژی جیهانی پزیشکی دەرمانسازیە لە جیهاندا وەک زانکۆی کۆمار ئەمڕۆ سیمپۆزیەمێکمان ڕێکخستووە سیمپۆزیەمەکە تەوان گرنگیەکی زۆری هەیە بۆ ئەو فێرخوازانی کە لە بەشی پزیشکی دەرمانسازیە خوێنن لە ڕووی با بڵین بژاردەی پیشەیی لە داهاتوودا با بڵین ئەو بژاردە پیشەیانی کە لە داهاتوودا هەیەە چییە سیمپۆزیەمەکە لە چەند پانێڵێکی جیاواز پێک دێ پانێڵەکان با بڵین بابەتی پانێڵەکان لەسەر ڕۆڵی پزیشکی دەرمانسازە لە دوای با بڵین تەواوکردنی بەشەکانیان یاخود پەیوەندی پزیشکی دەرمانسازی با بڵین بواری پزیشکی دەرمانسازی لەگەڵ بوارەکانی تری کارکردن یاخود بوارەکانی تری خوێندن. مەبەستی سەرەکی لەم سیمپۆزیەمە بە شێوەیەکی گشتی هۆشیارکردنەوەی فێرخوازانە بە تایبەتی و خەڵکیش بە گشتی لەسەر ئەوەی ئایا کە کەسێک بەشی پزیشکی دەرمانسازی تەواوەکات لە داهاتوودا دەتوانێت چ بژاردەیەکی پیشەی هەبێ بێتە چی و بە تایبەتی مەبەستی ئەم سیمپۆزیەمە ئەوەیە کە تەحەداکردنی ئەو تێگەیشتنە گشتیەیە کە لە داهاتوودا کەسێک بەشی پزیشکی دەرمانسازی تەواوەکە تەنها ئەو بژاردەیی نییە کە لە دوکانێکدا ببێت بە با بڵین پزیشکێکی دەرمانساز و دەرمان بفرۆژێت چکەمە تێگەیشتێکی زۆر باوە وەکوتم مەبەستێکی سەرەکی لەم سیمپۆزیەمەش تەحەداکردنی ئەو تێگەیشتنەیە کە زۆرێک لەوانەی کە با بڵین بەشی پزیشکی دەرمانسازی تەواوەکەن ئەم تێگەیشتیان هەیە زۆرێک لە خێزانەکانیش کە مناڵەکانیان ئەنێرنە بەشی پزیشکی دەرمانسازی هەمان تێگەیشتنیان هەیە کە لە داهاتوودا منداڵەکانیان ئەم بەشیان تەواو کرد وەکو با بڵین ئەوەی کە پێوترێ پزیشکی دەرمانسازی کۆمەڵگەی یاخود کۆمیونیتی فارماسیست لە دوکانێکە ئیشەکەن و دەرمانە فرۆشن ئەمانە مەبەستی سەرەکی پانێڵەکانن مەبەستی سەرەکی سیمپۆزیەمەکەیە ئەو پانێڵانەی کە ئەمڕۆ لێرە سازەکرێ هەمویان لەلایەن کەسانی زۆر شارەزا لە بواری پزیشکی دەرمانسازیدا بەڕێوە دەبرێن و با بڵین قسە لەسەر بابەتەکانەکرێن یاخود ئەوەی کە ئەمڕۆ لێرن ئەو پانێڵستە بەڕێزانی کە ئەمڕۆ لێرن هەمویان لە سەرەتادا وەکو
وەکو پزیشکێکی دەرمانسازی کۆمەڵگەی دەستیان پێ کردووە لە دوکانێکدا. کەواتە ئەوانەی کە ئەمڕۆ ئەم پانێڵە پێشکەشەکەن کێن یاخود پرسیارەکەشم بە شێوازێکی تر بکەم کاتژمێر چەند ئەم چالاکی ئەم سیمپۆزیۆمە دەست پێکا ئەوەی کە ئێستا ئێمە لێرەین هۆڵی نێو سیمپۆزیۆمەکەیە ئامادەکاری تاو کراوە بۆ ئەوەی کە پێشوازی لەو کەسانە بکرێت کە یانە نێو سیمپۆزیۆمەکەەوە پێم بڵێ کاتژمێر چەند دەست پێکا و کێن پانەڵستەکان. ئەمە لە هەر پانەڵێکە کۆمەڵێک باڵین پانەلیستی بەڕێزمان هەیە پانەلیستەکان لە زانکۆی جیاوازەوە هاتوون پێمان خۆش بوو کە لەبەرەوەی ئەو زانکۆیانی تریش هەم لە زانکۆی جیاوازەوە هاتوون هەم لە با بڵین پیشەی جیاوازی شوهاتون شەرنی لە زانکۆیە کار بکەن چونکە ئەمڕۆ ئەمانەوێت ئەوە بڵین لە ڕێگەی ئەمەوە کە ئەو پانەڵستانی کە ئەمڕۆ لێرن هەمویان سەرەتا وەکو پزیشکی دەرمانسازی کۆمەڵگەی دەستیان پێکردو بەڵام ئێستا لە بواری جیاوازە کارەکەن ئێستا با بڵین بژاردەی پیشەیی جیاوازیان هەیە هەندێکیان با بڵین لە بواری بزنسا کارەکەن یعنی ئەوە کە بژاردەیەکی پیشەیی زۆر ئەگەرێکی زۆری هەیە تۆ لە دوای تاواکردنی بەشی پزیشکی دەرمانسازی ببیت بە با بڵین کەسێک کار بکەی لەو بوارەیە بزنس بکەی لەو بوارەیە هەندێکیان لە بواری ئەکادیمیایە هەندێکیان توێژەرن هەندێکیان وەکو زانا لە با بڵین لە تاقیکەگانە کارەکەن دەبینن ئێستای تر وا وردە خەریکە میوانەکانیان بەرەو هۆڵەکە و بڕیار وایە سەعاتە با بڵین بابەتی سیمپۆزیۆمەکە دەست پێ بکە و کۆمەڵێک قسەی تێدایەوە بە خێراتن و میوانەکان و پاشان پانەڵەکان دەست پێەکەن. باشە لە دوانی ڕۆە هیچ چالاکێکی تر هەیە تایبەت بەم ڕۆژە بەڕێوە بچای خۆت چالاکیەکان هەر کاتژمێر دێ ئەم سیمپۆزیۆمە. تەوان سیمپۆزیۆمەکەمە پێمان خۆش و کۆمەڵی چالاکی تریش هەیە کە هەر بیخینە ناو سیمپۆزیۆمەکەەوە تا با بڵین توانەکانی فێرخوازانی زانکۆی کۆماریش بخینە ڕوو کۆمەڵی خوێنکاری بەڕێزمان هەیە کە ئەمڕۆ بەشدارن لەم سیمپۆزیۆمە بە چالاکی جیاواز بۆ نمونە هەندێک چالاکی کللتوریمان هەیە هەندێک چالاکی هونەریمان هەیە کە لێرە ئەنجامەدرێن ئەوانەش لە خۆگرێ سیمپۆزیۆمە. باشە دەستە خۆش بە سوپاس بۆ بڕوا عوسمان ڕێخەری پەیوەندیەکان لە زانکۆی کۆمەرمان دوونەبی فەرمووتەوە توانین سەرقاڵی کاروبارەکانە بیت بۆ ئەوەی کە زیاتر قسە لەسەر ڕۆڵی پزیشکی دەرمانساز بکەم بۆ ئەوەی کە بزانین هۆشیاری هاوڵاتیانی کورد لە کوردستانە لە چه ئاستێکە سەبارەت بە بەکارهێنانی دەرمان ئەو کێشە گیر و گرفتانەی کە هەیە تایبەتە بە پزیشکی دەرمانساز خۆی لە چیا بینێتەوە بۆ مەبەستە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەشمین عەبدوڵڵا کە بەڕێزیان مامۆستان لە بەشی پزیشکی دەرمانساز تاوتوی ئەم بابەتاکەین. دکتۆرێکیان سڵاو لێ بێ و بەیانی و باش بێت سەرەتا پیرۆزبایی خۆم ئاڕاستەی بەڕێست و سەرجەم پزیشکانی دەرمانسازەکەم ئەمە پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم ڕۆڵی پزیشکی دەرمانساز لەناو کۆمەلگای ڕۆڵیان چیە بەڕای تۆ؟ سڵاو ئەم کاتتان باش زۆر سپاستانەکەین کە ئێمەتان بەسەر کردوتۆ لەم ڕۆژەیە هەر لە من بەرەی بەڕێستانەوە ئەمە منیش هەر پیرۆزبایی خۆم بگەێنم بە هاو پیشەکانم بە هیوام کە سەرکەوتنی زیاتر بەدەست بهێنین بەیەکەوە ڕۆڵی فارمسیست واتە پزیشکی دەرمانساز ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ناو ئێمەدا چکە زۆر شت هەیە تەنها بەس بۆوان ئەکرێت و هەر ئەوان ئەتوانن هەوڵ بن بەرەو پێشی بەرن یەکێک لەوانە کە گرنگترین ڕۆڵی ئێمە بەکارهێنانی دەرمانە کە بەداخەوە هەندێک جار بە هەڵە بەکاریان ئەهێنین جگەلەوە هەندێک دەرمان هەیە مەسەن ناتوانین لە هەمان کاتا بەیەکەوە بیان خۆین ئەمانە ڕێنمایی پزیشکی دەرمان ڕێنمایی ئەوان ئەتوانین بەکاریان بێنین جگەلەوە هەر ڕۆڵمان لەوەیە نابینینەوە ئێمە بێگومان زۆر ئیش لەسەر ئەوەش ئەکەین کە معلومات و زانیاری جیاواز بین بە خەڵکان کاتێک کە بڕێزت لەوانێ بچیتە ناو دەرمانخانەیەکەوە دڵنیام ئەو پزیشکی دەرمانسازە کە لەوەیە ڕێنمایی جیاوازت پێ ئەدات لەوانێ پێت بڵێ دەرمانەکەت لەگەڵ هەندێک خواردنە نابێ بخۆیت یاخود ئەبێ بەم جۆرە بیخۆی یان نابێ بەم جۆرە بیخۆی یاخود کە کاتێک مناڵەکانمان ناساغ ئەبن ئەوان یەکەم پوینتن واتە یەکەم کەسن کە ئێمە بەرەو پیریانە چین و داوای یارمەتی ئەکەین لیان لە بارەی تەندروستی خۆمانەوە. زۆر باشە دەستە خۆش بە بەگومان تاوی قسەکانت بۆ شێوازەیە بەڵام ئەمە پرسیاری ئەوە بکەم ئەمڕۆ کە لە زانکۆی کۆمار ئەم سیمپۆزیۆمە بەڕێوەچێ ئەو پانێڵانی کە هەڵبژێراون لەنێو ئەم سیمپۆزیۆمایە کە باسی لەسەر بکرێت لەسەر چ بنەمایەک ئێوە پانێڵەکانتان دیاری کردووە چۆن درک بەواکەن کە ئەو بابەتەی
ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی پزیشکی دەرمانسازە باسی لێ بکەن بۆم خوێندکارە ئازیزانەی ئێرە گرنگ بێت. خۆی گرنگی ئەم پانەڵانەی کە ئەم ڕۆڕێک خراوە ڕبتی بۆەوە هەیە کە ئێمە ئەمانەوێت بە خوێندکارەکانمان بڵین داهاتوێکی زۆر گەشتیایە ئەگەر بێت و تۆ ببیتە پزیشکی دەرمانساز لەبەرەوەی ڕوتی جیاوازمان هەیە ڕێگەی جیاواز و پێکەی جیاواز ئەتوانین بگرینە بەردەست شەر نییە لە کۆتاییە لە ناو دەرمانخانەیەکا کار بکەین ئێستا بەشی دەرمانسازی زۆر فراوانتر بوو وەک لە جاران ئەوەی کە ئێمە ئیزانین هەر ئەوەیە بۆ نمونە لە نێو دەرمانخانەکانە کار بکە یاخود وەکو چۆنەڵی مندووبێک بی بڕی بۆ لای پزیشکەکان جگە لەمە چیتر هەیە پزیشکی دەرمانساز دەتوانێت چۆن بۆ نمونە کارێکی تر بکات بێگومان کاری زۆر جیاواز دەتوانێت بکات لە ناو خەسخانەکانە بێگومان نەخۆشخانەکانە زۆر ڕۆڵێکی گرنگی خۆیانیان هەیە خاستن ئەمڕۆ لە پانەڵی یەکەما سێ بەڕێزمان هەیە کە لە نەخۆشخانەی هیواوە لەگەڵمانان لەوێوە دوو پزیشکی دەرمانسازی تایە کە ڕۆڵی خوان بەرز ئەنرخێنن وجگە لەوەش پزیشکێکی ڕاهێنراومان لەگەڵایە کە دووبارە ئەویش جەخت ئەکاتەوە سەر ئەوەی کە ڕۆڵی فارمسیست چەند گرنگە و چۆن ئەتوانن بە هەماهەنگی بێ کۆکار بکەن بۆ ئەوەی ئاگامان لە تەندروستی نەخۆش و تاک بێت. ئێستا با باسێک لە ئەو کێشە گیر و گرفتانە بکەین کە یەتە بەردەم پزیشکی دەرمانساز بە تایبەتر لە نێو دەرمانخانەکانە کە ئێمە سەردانی دەرمانخانەکانەکەین بۆ نمونە دەرمانێکمانەوە پزیشکە دەرمانسازەکە ئەمان ناچێ بەڵام ڕەنگە زۆر کات بۆ نمونە شەریکەکان جیاواز بێ یان بابەتێکی لەو شێوازەیەتە پێشەوە ئەو کاتانە چەندە گرنگە کە پزیشکی دەرمانساز بۆنمە بتوانێت قەنەعەت بۆ کەسە بکات بۆ نەخۆشە بکات کە سەردانی کردو و تێبگەنێت کە ئەمە هەمان مادێ هەمان دەرمانە بەڵام ڕەنگە زۆر کات شەریکاتەکان گۆڕانکاری بەسەرات بێ بەتایبەت ڕەنگە زۆر کات لای کەسە بەتەمەنەکان بۆ شێوازە بێ بڵێ ئەمێ عینەن پاکەت بێ عینەن ئەو بابەتە بێت ئەمانە تا چەند بۆتە کێشە بۆ پزیشکی دەرمانساز لە ڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ڕوبڕووی ئێمە بێتەوە بەداخەوە بەڵام ئەوەی ڕاستی بە ئێمە هەمومان هەوڵ ئەین هۆشیاری تاکە زیاد بکەین ئەمانە بڵێن کە دەرمانێک ئەڵین هاوشێوەی یەکترین واتە لە ڕاستیە وەکو بنەمای دەرمانەکە وەک یەکێکن بەڵام لەوانەیە سوودفە شەریکاتەکان جیاواز بنیان هەندێک جار هی هەمان شەریکەشە بەڵام بەس پاکەتەکە ڕەنگەکەی ئەگۆڕێ شێوازەکەی ئەگۆڕێ ئەمە ئەبێتە نیشانی پرسیار لە لای نەخۆش کە خۆی لە ڕاستیە تەواوە ئەگەر لێ ببێتە نیشانی پرسیار بەڵام پزیشکی دەرمانساز تەوان ئەتەکێتی جیاوازی هەیە و شێوازی گفتوگۆی لەگەڵ تاکە جیاوازە بە هیواین لەم ڕێگایەوە کە ئاسانکاری بکەین بۆ نەخۆشەکانمان و بتوانن هەر ئەگەر هات و هەمان پاکجینیش نەبوو هەمان ڕەنگی دەرمان نەبوو ئەو هەر بتوانێت دەرمانێکی خۆی لە لای ئێمە وەربگرێت باش ئەوەی کە لەسەر شانی ئێوەیە لە کاتێکا کە نەخۆشێک سەردانی دەرمانخانەکانەکە ئەبێت ئێوە بۆ نمونە چی پێشکەشی ئەو نەخۆشە بکەن چۆن تاوی ئەو زانیاریانی کە تایبەتە بە بەکارهێنانی ئەو دەرمانە پێشکەش بۆ نەخۆشە بکرێت خۆی وەکو ئەوەی کە چ زانیاریەک پێشکەشی بکرێ گرنگترین شت ئەوەی ئێمە ئەم نەخۆشە تێبگات لێمان ئەم دەرمانەی بۆچی بۆ نووسراوە چکە هەندێک جار بەداخەوە نەخۆشیێت بۆ لای ئێمە لە ڕاستیە نازانێت لە بنەماوە بۆچی ئەم دەرمانی بۆ نووسراوە ڕۆڵی یەکەممان ئەوەیە تی بگەینین ئەم دەرمانە بۆ فلان نەخۆشی بەڕێزت نووسراوە جگە لەوە چۆنێتی بەکارهێنانی چکە گەر هات و دەرمان بە هەڵە بەکارهێنرا یاخود ئیسفادەی کەمە بێ یاخود زەرەر و زیانی زیاتر ئەبێت وجگە لەوە ڕێنمایی کەش وەکو ئەگەر ئەبێ دڵنیابینەوە ئەم نەخۆشە هیچ دەرمانێکی درێژخایانی کەی نییە کە لەگەڵ ئەم دەرمانەیە نەگونجێت چکە ئەگەر شتێکی وا هەبێت ئەم بێ ئێمە نەخۆشەکە ئاگادار بکەینەوە لەسەر ئەمە چکە لەوە هەندێک دەرمانمان هەیە لەگەڵ خواردنا ناگونجێن ئەبێ لەگەڵ ئەوەشە هەر ڕێنمایی پێ بدرێ هەندێک دەرمان پێویست ئەکا لەسەر گەردەیەکی بەتاڵ بخورێک هەندێک دەرمانی کە بە پێچەوانەوە ئەمانەش هەمووی ڕێنمایی زیادەیەک ئەبێ پێی وترێ چگە لەوەش تەنانەت چۆن هەندێک دەرمان هەڵەگرین و کورسی دەرمانیش زۆر گرنگە ئەگەر بین و سەیری دژە بەکتریاکان کەین مەسەلەن کە کورسێک دکتۆرێکی بەڕێز بۆ نەخۆشێکی ئەنووسێ ئەڵێ دەڕۆژ ئەبێ بیخۆی گرنگی لەوەیە کە دەڕۆژ بیخوا چکە لەوانەیە دوای دوو ڕۆژ باش بێتەوە بەڵام بەداخەوە نەخۆشیەکەی لە ڕاستیە بەس ئەعرازەکانی واتە بەس هێماکانی کەمی کردووە کەچی خۆی لە ڕاستیە باش نەبووتەوە ئەو بابەتێکم بیرکەوتەوە لەسەر ئەوە ئەگەر بێت و بۆ نمونە ئەو کۆرسە بۆ دەڕۆژدانرابێ وەکو تۆ باسی لێوکە لە ماوەی دوو ڕۆژە بۆ نمونە تۆ باش بوو هیچ نیشانەیەکی نەخۆشیەکە وڵانە ماوەڵی تر تاو دەرمانەکەم ناخۆم زۆر کات ئەڵەن جارێکی تر تۆ سوود لەو دژە بەکتریایە نابینیتەوە بۆ شێوازەیە ئەمە یعنی گەر جارێک تر ئەو دەرمانە بەکاربێنیتەوە جسمی تۆ لەشی تۆ
بە هیچ شێوازێک سوودی لێ نبینێ؟ بێگومان کێشەکە لەوەیە کە کاتی ئێمە ئەگەر باز لە ئەنتیبیۆتیک بکەین بە خاستنەوە کە کورسێک وەرگریت و کورسەکەی خۆت تاونەکەی چانسی ئەوە زۆرەکەی کە ئەم بەکتریانە خۆیان زیادکەن و چیشیان لێە وان لێ کە تو بڵێ دەرمانەکە دووبارە ئەناسنەوە ئەگەر بێت و هەمان نەخۆشی بگرینەوە چانسی ئەوەمان هەیە پێی باش نەبین بەم دەرمانە. اینجا هەر لەسەرم بابەتی بەڕێزت خوێندکارەکانمان لە پاشنیوەڕۆیە ئەکتیڤیتێکی جیاوازیان داناوە بە هیوام بچن سەردانیان بکەن و ئەوان زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ وەڕێستانە بدوێن. باشە دکتۆرە نەشمیل بابەتێک تر هەیە لە کاتێکا کە سەردانی پزیشکانی دەرمانسازەکەی ئەڵێ بۆ نمونە ئەم دەرمانە پێشنان بیخۆ زۆر کاتیتر بەهۆی مەشغەڵەتی ژیانەوە بێ بەوەی سەرقاڵیمانەوە بێت لە بیرمانە چێ پێشنان بیخۆین ئەگەر بێت و ئەو دەرمانانە لە دوای نانەوە بۆ نمونە بەکاری بێنین هیچ سوودێکی لێ نابینی ئەمەیان چۆنە؟ خۆی لە ڕاستیە بۆیە پێمان ئەوترێ پێشنان بیخۆین کە سوودەکانی زیاترە وەگلەوەی بێت و لە دوای نان بیخۆین یاخود دەرمانەکە بە تەواوەتی ناتوانێت کار بکە یاخود کار ئەکات و توانایەکی کەمی ئەبێت ئەگەر هات و کەسێک دەرمانێکی بۆ نووسرابوو لە پێش نان خواردن بیخواد و لە بیری چوو بوو ئەبێ بەلایانی کەمەوە 4 ساعاتێک دوای ئەوە دووبارە بیری خۆی بێنێتەوە بیخوا یاخود هەندێک جار هەشە هەندێک دەرمان پێمان ئەوترێ ئەگەر ئەخیر جار لە شەوەکە تا 2 ساعت پێش ئەوە هیچ نەخوارد بێت دووبارە ئەتوانیت ئەو دەرمانە وەرگریتەوە بۆ شێوە بەڵام هەوڵ بین دایمە لە کاتی خوا بخۆین بۆی ئیسفادەیەکی زۆر بە خۆمان بگەێنین و لە هەمان کاتیشا زەرەر و زیانەکانی کەمکەینەوە. دکتۆر نەشمیل ئەمەوێ بزانم بۆ نمونە لە نێو ماڵەکانی خۆمانە چ دەرمانێک زۆر گرنگە هەموو ماڵێکتیای بێ ئەوانە کام دەرمانانن کە بەڕێستان بە گرنگی ێزانن لە نێو ماڵەکانی خۆمانە بە شێوازێکی باش هەڵی بگرین و هەمان ببووی لە کاتی پێویستە خوانە خواستە گەر نەخۆشکەوتنێ شتێک بێت بەکاری بێنی خۆی لەلام گرنگە ئەمە پرسیارەکە بە پێچوانەوە وەڵام بەمەوەچکە هەندێشت ئەبینم لە ماڵەکانمانە هەیە نابێ بوونی هەبێ یەکێک لەوانە دژە بەکتریاکانن کە لە ڕاستیە هەموو ماڵێکتیاتی وتکە ئەگەر هەتانە لای وەرن بۆچی لەبەر ئەوەی هەر ئەو قسەی پێشتر باسمان لێەوە کرد چانسی ئەوەی هەیە کە جاری وایە تۆزێک قورگمان ئێشێت دژە بەکتریاگە خۆین دوای 2 ڕۆژ باشە بینەوە و هەست ئەەکەین بەڕاستی ئیشی کردو بەڵام لە ڕاستیا ئیشی نەکردو ئەمە یەکێک لەو دەرمانانی کە بە هیچ جۆرێک بانەمان بێت دژە بەکتریامان بانە بێت پرسیارەکەی من ئەوەی چیمان هەبێت ئاساییە شتێکی ئاسایی وەک ئەوەی ئازارشکێن گرنگە لە هەموو ماڵێکە هەبێت وەک پاراسێتمۆڵ ئەوە یەکێک کەلەوانی کە مستەمر هەوڵ ئین هەمان بێ جگەلەوە هەندێک دەرمانی سەرەتایی هەیە کە بۆ گەدە بەکارێنین کەسێک چوزانم ئازارێکی گەدەی ئەبێت زۆرتر هەوڵین ئەو دەرمانانەمان هەبێت کە دائەکرمێن وەک لەوانی کە قوتیان ئەین چکە بەگشتی ئەوانن کە هەموو کەسێکی ئاسایی ئەتوانی بیخوا اینجا لێرە شۆ ئەمەوێ بڵم ئەو دەرمانی کە لە ماڵی بەڕێستا هەیە جیاواز وەگلەوەی لە ماڵی منا هەیە بە پێی تەمەنەکانمان ئەگۆڕێ و بە پێی ئەوەش کە مناڵی وردمان هەیە یاخوتنیمانە چکە هەر یەک لەمەمان هەندێک دەرمانمان پێویستە کە ئەوەی کە پێویستی نییە یاخود زەرەر ئەگەێنێ کە هەمان بێت وەگلەوەی سوودمان پێ بەخشێت. زۆر باشە کاتە باست لە مناڵ کرد دڵنیام ئەو ماڵانەی کە مناڵیان هەیە زۆر کا ساردکەرەوەکانیان بکەرەوە ڕەنگە چەنەها شروبی جۆرا جۆری تیاابێ وایە پێم بڵە شروبێک کە بکرێتەوە ماوەی چەندێک ئاساییە کە تۆ بەکاری بێنین چونکە ئێمە دایک و باوک زۆر کادەترسین ئەڵێن خوا نەخواستە ئەگەر مناڵەکەم تایی هەبوو یاخود ئەگەر تووشی حاڵەتێکی تر بوو باڕاستە و خۆ شروبێ دەرمانێکم هەبێ بووی بی ئێمە پێشەوەی تایگەێنمە لای پزیشکەکە تایگەێنمە لای نەخۆشخانەکان شروب کە بکرێتەوە تا چەندێک هەڵبگیرێت ئاساییە ئەو شیان دووبارە ئەکرێتەوە سەر چ جۆرە شروبێکت لەلا هەیە ئەگەر مەسەلەن شروبێکی تابێ شروبێکی تابێ ئەوە بەگشتی هەموو کردنەوەی یەکەمت هەتاکو 3 مانگ ئەتوانی هەڵی بگریت و دوای ئەوە هەوڵین بەکاری نێنین چیتر اینجا وەکو پاشماوەش تەبانەمە هەوڵین نێکینە ناو سینگەکانمانەوە لە ماڵەوە ئەبێ شوێنی تایبەتی خۆی هەبێ بۆ فرێدانمان بەڵام هەندێک دەرمانی کە هەیە گیراون ئەم گیراوانە بەگشتی حد لە بینی 7 بۆ 10 ڕۆژە ئەتوانین بەکاریێنین و لە دوای ئەوە ئەبێ بێگومان دووبارە بەکاریان نهێنینەوە. زۆر باشەوەکو دوایین پرسیاری من ببوورە زۆر لە کاتیشمانگرتی هەڵگرتنی دەرمان ئەو دەرمانانی کەوتمان ئاسایی بێ ئەبێ لەکوێ هەڵبگیرێت لە چ پلە گەرمیە کە ئاساییە لە پلەی گەرمی ژوورە ئێمە دایمە پێڵین بس بەداخۆ لە کوردستان پلەی گەرمی ژوور هەموو کات وەک یەک نییە لە کاتێکا بە وەرزەکانە ئەڕۆین لە
ماکسیمەم واتە هەرە زۆرینەکەی 25 گرادی سێلزیە دایئەنین هەندێکیان ڕێنمایی لەسرە کە ئەبێ ئیلان لەنەو سەلاجەیەوە هەڵبگیرێت وجگەلەوە هەندێک دەرمانیشمان هەیە کە وەگوتم ماوەیەکی کورت بەکاری هێنین لەناو سەلاجەیە هەڵێگرین دواتر هیچ مەفعولێکی نامێنی و ئەبێ فڕێ بدرێت. زۆر باشە دەست خۆش بە دکتۆر نەشمیل سپاس بۆ تاوی زانیاریەکانت فەرمووتەوە توانی سەرقاڵی بەڕێوەچوونی ئەم سیمپۆزیۆمە بیماندوو نەبی دەست خۆش وەکو ئێوەی ئازیزەی بینن ئێستا ناو بەناو ئەو کەسانی کەیانێ بەشداری بکەن لەنێو ئەم سیمپۆزیۆمە کە تایبەتە بە ڕۆژی جیهانی پزیشکانی دەرمانساز لە زانکۆی کۆمار ناو بەناو خەریکە خوێندکاران ئەو کەسانی کەیانێ بەشدار بن یەنە نێو هۆڵی کۆنفرانسەکەەوە بۆ ئەوی کە زانیاری لەسەر ئەم بابەتانی کە لە نێو ئەم سیمپۆزیۆمەیە پێشکەش دەکرێت زانیاری وەرگرن و دواتریش خوێندکاران چەند چالاکیان هەیە کە لێرەوە پێشکەشیەکەن بەڵێ ئاری سەحر ئەمە تاوی ئەو زانیاریانە بوو کە لەسەر ڕۆژی جیهانی پزیشکانی دەرمانساز لە زانکۆی کۆمار بێەوەی ئازیز و بەبینەرە بەڕێزەکانیشمان بەخشی ئەگەر پرسیارێکتان نەمابێت منە گەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای ئێوە. دەست و خۆش بەلانی گیان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانە ئازیزەکانت پرسیارەکانت پێمە بە پرسیاری هەموومان بوو.